پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە 2 ساڵی ڕابردوو زۆرترین زیانی ئابووریان بەرکەوت و بەڵێندەرانیش نەیانتوانی ئەو نەخشەی بۆ پرۆژەکان داڕشت بوو جێبەجێ بکەن. بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی ئەولێر ڕایدەگەێنێت لەم ساڵ بەشێک لەو پرۆژانە دەستیان پێکردوێتەوە و ئومێدمان هەیە ڕەوشی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشی بچێت. ناتوانین بڵێن وەبەرهێنان لە ئاستی ساڵانی 2013 و پێشترە، بەڵام دەتوانین بڵێن بژانەوەیەکێ ئێستا لە کاتی ئێستادا و لە سنووری پارێزگای هەولێر 400 پرۆژەی وەبەرهێنانمان مۆڵەت پێداوە و بە شێوەیەکی بەرچاو بە دیار دەکەوێت کە وەبەرهێنەران دوای ئەوەی کە ئارامیەک ڕووی لە ناوچەکە کردوێتەوە. بەڵێندەرانی کوردستان دەڵێن خەرجکردنیار بڕەپارەیەک بۆ پرۆژەکان جم و جۆڵ بەکاری وەبەرهێنان دەکاتن و جارێکی تر پرۆژە ناتەواوەکان کارکردن تیاندا دەست پێ دەکاتەوە. داواش دەکەن حکوومەت گرنگی زیاتر بۆ پرۆژانە بدات کە گرنگن لەم قۆناغی ئێستادا. لە ساڵی 2014ەوە تا ئێستا کەس لایەکی لە ئێمە نەکردوێتەوە، کەس نەوێت تۆمانە بەچی دەژین، چۆن دەژین، کۆمپانیایان هەیە، پارە سەرف دەکەن، ئۆفیسیان هەیە، کرێکاریان هەیە، ئەو هەموو کرێکارە دەستی کار بۆ لە وڵاتە ئیشیان کردووە. ئێستا لای ئێمە مەسەن بۆ نمەوە 40-50 کرێکاریشان کردووە، یەک کرێکار نییە و سەدان کۆمپانیا وەکو ئێمە هەمووی ئیفلاسی کردووە، هەموو خەڵکەکە قسەی ناشرینمان پێوتراوە هاتوونەتە سەرمان. خەڵک حەقێتی کە قسە بە ئێمە بڵێ لەبەرەوە خەڵک حەقی لای ئێمەیە، حەق پارەی لای ئێمەیە. کاریگەری قەیرانی دارایی هۆکاری پەخستنی سەدان پرۆژێ وەبەرهێنان بوون لە هەرێمی کوردستان و بەشێک لە بەڵێندەران و کۆمپانیا بیانیەکانیش ڕویان لە وڵاتەکانی خۆیان کردەوە. لە بەرامبەردا زیادبوونی ڕێژەی بێکاری و زیانی گەیاند بە دەستی کاری ناوخۆیی و چەندان کێشەی تری بە دوای خۆی داهێنا. بەهۆی قەیرانی دارایی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەشێکی زۆری پرۆژە خزمەتگوزاریەکان و پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان پەچیان کەوت. بەشێکی زۆری وەبەرهێنەران پرۆژەکانیان بە ناتەواوی جێهێشت. لەم ساڵ ئومێدێکەیە بەشێک لەو پرۆژانە دەست پێ بکەنەوە و کار بۆ جێبەجێکردنی بەشێک لە پرۆژەکانی تریش بندرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.